ئێوارتان باش بینرانی بەڕێز جارێکی تر و لاڵقەیەکی نوێی پرۆگرامی ئەودی و سنوور گفتوگۆ لەسەر بابەتێکی گەرم و شرۆڤەی دۆخێکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین کاویش بریتە لە پێگە و دۆخی کورد لە نێوان پەیوەندیەکانی تورکیا و سووریای نوێدا. دیارە لە ماوەی 6 مانگی ڕابردووە ژمارەی زۆر گۆڕانکاری جیاواز لەسەر ئاستی جیاواز و بەڕەهەندی جیاوازەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی گرتوێتەوە. ئەمەش وا دەخوازێت کە تێگەشتنێکی قوڵتر و ئاڕاستەیەکی جیاوازتر بۆ سەر ئەو پێگە و دۆخە بینە بەرباس و گفتوگۆ کە ئێستا دۆخی کوردی پیاتێپەڕێت. لە ماوەی ڕابردووە هەمیشە پرسی کورد وەکو پرسێکی گەرم و گوڕ وەکو پرسیارێکی زۆر گەورە کە نیشانێکی گەورەی پرسیاری لەسەر بووە لە نێوان هەردوو وڵاتی تورکیا و سووریایە بەکراوەیی ماوەتەوە. ڕژێمی بەشار ئەسەد کە ماوەی زیاتر لە 4 حکومڕانی سووریای دەکرد بە فۆرمی خۆی بە جۆری خۆی بە مامەڵەی خۆی لەگەڵ پرسی کووردا لە ڕۆژئاوای کوردستان مامەڵەی کرد و تا ڕادەیەکی زۆر بەش هەموو لایەنە جیاوازەکانیەوە مافەکانی کورد پێشێل کرابوون. ئەمە بە دیاریکراوی بۆ باکووری کوردستانیش دروستە. بەڵام لە ساڵی 2025 دوو گۆڕانکاری زۆر گەورە دێنە ئاراوە. لە کۆتایی ساڵی ڕابردووەوە تا ئێستا کە حکوومەتی نوێی حکوومەتی بەشار ئەسەد لە سووریا کۆتایی هاتووە و حکوومەتێکی نوێی انتقالی و هاتۆتە ئاراوە بە سەرۆکاتی ئەحمەد شەرع ئەم پرسە چۆن وا دەکات کە جارێکی تر پێداچوونەوە بە دۆخ و تێگەشتنی کووردا بکەین لە ڕۆژاوای کوردستان و ئەمە لە دوای دەست بەکاربوونی قۆناغێکی نوێی پرۆسەی ئاشتی لە تورکیا چۆن بتوانین تێگەشتنەکانمان بەرامبەر بە پرسی کورد لە باکووری کوردستان بخەینە ڕوو. بۆ ئەم پرسووە و ئەم بابەتە میوانداری دوو بەڕێز لە دوو پێگەی جیهانیەوەکەین بۆی گفتوگۆیەک لەسەر پرسی کورد لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و بە دیاریکراوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین. هەردوو بەڕێزان و هەبجۆشکن توێژەی نێودەوڵەتی دەزانکۆی دجلە لە شاری ئامەد لە باکووری کوردستان لەگەڵمانە بن لەگەڵ بەڕێزان ئانوڕەزا جانگرا توێژەی نێودەوڵەتی لە شاری نێودلهی وڵاتی هیندستانەوە. زۆر زۆر بەخێر بێن. بەڕێز وەهاب با لە بەڕێزەوە دەست پێ بکەم بە بڕوای بەڕێزت ئایا هیچ گۆڕانکارێکی نوێ کەوا دەخوازێت لە بینی پەیوەندی نێوان تورکیا و سووریای ئێستادا لە نێوان ئەردۆغان و ئەحمەد شەرع کە هەندێک توێژەری نێودەوڵەتی پێیان وابوو تا دوو مانگی ڕابردوو ئەحمەد شەرع خوێندکارێکی گوێڕایەڵی ڕەجەب تەیب ئەردۆغانە و ئەمە وا دەکات کە پەیوەندی بەهێز لە نێوان ئەم دوو وڵاتەیە هەبێت. ئایا ئەمە هیچ گۆڕانکارێکی نوێ بۆ پرسی کورد لە ناوچەکە دەهێن تا ئاراوە بە وێنە گشتیەکەی؟ تکیلیا نافبera Türkiye و Suriye gelek bilindir. Guherandina Suriye'de Türkiye'yi gelekmezin ve guherandin siyaseti Türkiye'de gelekmezin guherandindeki çediki. Türkiye beri 10 sal beri disaj bu psikolojik kur çareser bike pevajo ki despekir bu fakat Suriye herban afyi ve pevajoyu kazandı bu. İroji Suriye guherandina Suriye rejima guherandina rejim siyaseta Türkiye'yi gelek zede tesir servi nişanlı beri her tişti gerek viyabejin. İro navbera Ankara o navbera Şam'de navbera Erdoğan o navbera Şaray'de gerek tekiliki mezin tekiliki hurt hedin. İro Ankara de her püsküreke püsküreki mezin le Şam'e dedi. Libra tabi püsküreki kurdajı heyi çünkü İro navbera Şam u Kamışloji püskürekenin ev Şam u Kamışlo çava devleteki nüh ava bakın ev peşeroja Suriye'de ev Kurt çava cibirin şara u mazlum abde acaba ev navbera vanda mutabakateki çebe çenebi Libra rola Türkiye gelek mühimi çünkü Türkiye ser siyaseta Suriye'de bandoraki mezin hudi bandoraki mezin nişanlıdır. Hatta İro
Erdoğan ji bo Kurdê Sûriye bilhassa ji bo hêzên demokratîk Sûriye zimanekî gelek tûj bikaranîn heta îro bikaranîn fakat piştî li Türkiye pêvajokî nû hat destpêkirin ji wî saetê şûnde zimanê Erdoğan jî siyaseta Erdoğan jî politika Türkiye jî em dibînin hêdî diguherin. Îro li vir em karin bêjin eger navbera şara û abdî mutabaqetekî çêbibe viya ser siyaseta Türkiye jî ev ê tesîrekî müspet, tesîrekî pozitif ev ê bike. Türkiye wexta li vî qademeze dike berê her tiştî dibêje gerek hêzên Sûriyeyê Demokratîk daxilê daxilê Sûriye bibe, daxilê teşkilata Sûriye bibe. Belê li vir hinek navbera her du alî jî pirsgirêk henin. Em karin werbêjin Türkiye li vir tenê aktorekî nine yani li qada Sûriye Türkiye aktorekî tenê nine. Vî pirsgirêkekî hinkî dûr û dirêjî ji bo wî di vir de hem Amerika hem Fransa hem İngiltere jî rolekî mezin dilîzin ama em rola Türkiye nikarin ber دێمە سەر بەڕێز وهاب دێمە سەر قسەکردن لەسەر ڕۆڵی وڵاتانی تر لە ناوچەکەیە بەڵام زۆر مەبەستمە بزانم کە ئایا وەکو دوو دەوڵەت کە فۆرمێکی ئیسلامی سونیان هەیە تورکیای ئێستا و سووریای نوێ ئایا لە ڕووی ئاینیەوە هیچ گۆڕانکاریکی نوێ هاتوۆتە ئاراوە کە پێمان بڵێ کە ئەمان بە دوو ڕوانگەی تا ڕادێک نزیک سەیری پرسی کوردەکەن لە باکووری کوردستان و لە ڕۆژاوی کوردستان پێت وایە کە ڕاکانیان نزیکە لە یەکەوە؟ Li Bakurê Kurdistan tabii pirsgirêka Kurd gelek kûr yani viya hem em karin ji du alî bigirin destê xwe alîyekî mesela çêkayî çünkü li vir PKK çil sale têkoşînekî bi çêka dide ji bo wî Türkiye berê her tiştî dixwaze vî pirsgirêkê wek pirsgirêka çêka bigire destê xwe û berê her tiştî jî vî pirsgirêka çêka ji ortê rake berê siyaseta Türkiye armanca Türkiye hedefa Türkiye herî mezin viyayê em dibêjin ji bo viya jî ji cotme ha sala çûn heta îro pêvajokî dimeşîn dibî pêvajoyê de hatinin xwenexakî mühim. Çünkü PKK hem xwe fesih kir, biryara fesihkirinê da û hem jî çekê xwe şewtan. Em karin bêjin di vî demê de rêveberiya Herêma Kurdistan jî gelek rolekî pozitif divra delîst. Çünkü vê merasîmê şewtandana çêka li Süleymaniye hat çêkirin. Li vir hem Ekîtî hem PDK rolekî mezin lîstin. Fakat pirsgirêka Kurda li Türkiye li Bakurê Kurdistan tenê ne pirsgirêka çêkayê viya pirsgirêka daxwaza Kurda bê bersivkirinê jî. Îro wexta em li vir meze dikin di vî qadê meze dikin gelek pirsgirêka Kurda henin van jî daxwaza Kurda henin. Mesela Kurdî dixwazin zimanê xwe di perwerdeyî de û di karê devletî de bikarînin viya daxwazekî mezin û her aliyê Kurda siyasî partiyê Kurda giştik di vî daxwazî de wek hevdû difikirin. Dîsa mesela Kurd daxwaza wan heye rêveberiya herêmê de jî hinkî daha mafdar bibin. Viya di pêvajoya siyasetê de çareser bibe. Em karin werbêjin wexta pirsgirêka Sûriye çareser bibe. Navbera Kurdê li Sûriye û Tirkiyeyê tekîlîkî xurt bê înşa kirin viya hem ji bo pirsgirêka Sûriye çareserkirinekî evê derfetekî mezin derxwe holê hem jî ji bo Bakur evê derfetekî mezin derxwe. زۆر باش بەڕێز وهاب دەگەڕێم وڵات بەڕێز ئەنوڕزا جانگرا هاوڕێبەڕێز لە شاری نێودەلهی لە وڵاتی هیندستان لەگەڵمانە ئەنوڕزا ماوەیەکی زۆرە سەرقاڵی خوێندنەوەی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستا لە هەوڵیەوەدایە کە تەنانەت فێری زمانی کوردیش ببێت تا ڕادێکی باش پێم وابێ هەندێک قۆناغی باشیشی بڕیوە سڵاومان هەیە بۆت لە هەرێمی کوردستانەوە بەڕێز ئەنوڕزا بەڕواگەی بەڕێزت ئەو گۆڕانکاری کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووەتەوە بە دیاریکراوی لە پەیوەندی نێوان تورکیا و سووریای نوێدا چی شتێک ینی تێگەشتەکانمان چۆن فراوانترە کات لەوەی کە ئایا کورد لە بینی تورکیا و سووریادا
بەکوێ دەگات وایە هیچ گۆڕانکارێکی نوێ دەبێت لە هەڵوێستیان بەرامبەر بە دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ سڵاوتان لێبێت زۆر سپاسان دەکەم بۆ میوانداریکردنم لە ڕاستیدا من زۆر سپاسگوزارم بۆ بانگێشکردن پێش هەموو شتێک سەبارەت بەو گۆڕانکاریە و پەرەسەرنانی کە ڕوویدا لەم دواییانەدا لە سووریا لە یەکەمین ڕۆژەوە تاکو ئێستا ئەتوانێت بڵێن زۆر شت لە ئارادایە وەکو کاراکتەر ڕووی یاریکەری جیاواز لە ناوچەکەدا هەن بە تایبەتی کاراکتەر و یاریکەری ناوخۆیی و هەر یەکێک لەو کاراکتەرانەش ئەتوانن بڵین هۆکار و یاخود ئامانج و ئاڕاستەی جیاواز یانێ بۆ کارکردن بۆ ئەگەر بێت و تەماشای ڕەوشەکە بکەین ئەوە دەتوانین بڵین کە زۆر شت لە ناوچەکەدا ڕوودەتە بە تایبەتی گۆڕانکاریانەی کە لە سووریا ڕوویدا ڕەنگە خەڵک بڵێن لەبەر ئەوەی کە ناسەقامگیری لە ناوچەکەت هەیە بەڵام لە ڕاستیدا زۆر هۆکاری تەران کە یەک دەگرن و کەوا دەکەن ئەوەی کە ڕوودەدات لە ناوچەکەدا مەرج نییە بزانین هەموو ئەو شتانی کە ڕوودەدەن چین بەڵام دڵنیاین لەوەی کە دەوڵەتێکی نوێ دەبێت لە سووریادا و چالاکی کاری زۆر بێتە ئاراوە خۆ ئەگەر بێت و تەماشای ڕۆڵی کاراکتەرەکان بکەین بە تایبەتی کاراکتەرە دەرەکیەکانی وەک ئێران ئەمریکا رووسیا و لە ئێستاشدا ئیسرائیل هاتۆتە ناواوە بۆتە کاراکتەرێکی گەورە بە شێوەیەکی ناڕاستەخۆ بەڵام سەبارەت بە کاراکتەری ئێران یاخ ڕۆڵی ئێران کە بۆ ماوەیەکی زۆر لە ناوچەکەدا بوو ئەتوانی بڵێن سووریای خشتی بە ژێر هەژمۆنی و خۆیەوە بەڵام ئەوە بوو لە دواییدا ئەو بوو دەرکرا دوای ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر پشتیوانی لە ڕژێمی ئەسەد کرد سەبارەت بەجل هێزەکانی وەک رووسیا و ئەمریکاشە ئەتوانێت بڵێن بەم دواییانە دەبڕات بە شێوەیەک لە شێوەکان سووریان بەجێهێشت بەڵام وڵاتێکیتوەکان ئەمریکا لەوێ ماوە بەڵام بوون و ئامادەگی ئەمریکا لە سووریادا ئامادەگی بوونێکی زۆر سنووردارە بە تایبەتیەوەی کە پەیوەندی هەبێت بە کۆمەڵە پرسی گرنگەوەنەوەی کە پێی دەوتێ ڕێککەوتن نامەی ئیبراهیمی لە ناوچەکەدا کە ئەوە ئامانجی سەرەکی کارکردنی ئەمریکا لە ئێستادا دوای ڕوخانی بەشار ئەسەد و واگەر تەماشای کوردەکەم بکەی بە تایبەتی لە عێراق دەبینیت کورد لەوێ پێش هەموو ناوچەکانی تر لە وڵاتەکانی ترتوانیان حکومڕانیەکی ئۆتۆنۆمی خۆسەری بۆ خۆیان بەدەستە بهێنن ئەمە سەرچاوی ئیلهام و بۆ کوردانی سووریا بۆەوەی کە بتوانن داوای هەماشت بکەن لە ناو سووریادا بەڵام دەتوانە بڵم لێرەدا سێشتی سەرەکی هەن کە پێویستە سەرنجمان لەسەریان بێت ئەوەش لە کاتێکدا کە ئێمە کە شیکردنەوە بۆ بەرەدۆخکە بکەین چونکە لە ئێستادا کێشە هەیە و هەروەها داواکاری هەیە بۆ حکمی لا مرکزی لە سووریادا خۆ ئەگەر تەماشای کوردانی عێراقی بکەیت دەبینیت ئەوان توانیان ناوچەکانی خۆیان کۆنتترۆل بکەین و بە هەر بە هەلهانێ شوێنی تریش هەن کە مەسەلەن هەنێش پێکاتەکان تێکەڵن لە ناوێکتدا هەمان شتیش و هەمان کێشش لە سووریادا هەیە خاڵێکی تریش هەیە لە سووریا Syrian Kurds are not only one that negotiating the space for themselves. سووریا خۆی لە خۆیدا یا خۆدەم سووریایی لە ئێستادا هەیە دەبینیت کۆمەڵە کارکتەری جیاواز دەخۆ دەگرێت و کە مەرج نییە ئارامی سەقامگیری لە نێوانیاندا هەبێتە بە تایبەتی بۆ نمونە تۆ لە باشووری سووریا تۆ دروزەکان هەیە کە داواکاری و کێشیان هەبوو لەبەرەوە دەبینیت کۆمەڵێک پێکاتە هەغن و کۆمەڵە کارکتەر هاانن کە کێشیان هەیە و ململانیان هەیە داواکاریان هەیە و دەیانەوێت بە شێوەیەکی ئاشیانە بژین و گەشتبین من بەرامبەر بە دوار ڕۆژە هەمان شێوازیش بە هەمان شێوەش بۆ کوردانە یا بۆ گەلی کوردخوا گەر بێت تەماشای تورکیا و هەروە هەولایەتێکی توەکانی ئەمریکا بکەیت بۆ ڕۆڵێکە دەگەڕێن لە سووریادا و ئەو کارێکی دەکەن لە ناو سووریادا بە تایبەتی بۆ بەدیهێنانی حکوومەتێکی لا مرکزیانە لە سووریادا هاوشێوەی عێراق و چونکە کوردان لە عێراقدا ئەو کاریان کرد و ئەمریکەکان پشتیوانیان لێکردن بەڵام لێرەدا تۆ تورکیات هەیە کە پرۆسەی ئاشیە یاخود دەیەوێت گفتوگا و دامزانی ئاشتیان ئەنجام بدا لەگەڵ پارتی کرێکارانی
کوردستانیدا و بە شێوازێکی جیاواز کار دەکرێت وە پێناسایان دەکەیت و سەبارەت بەوەی کە چۆن دەکرێت ئەو شتە ڕوو بدات و ئەنجام بدرێت لەگەڵ کوردان لە سووریادا و هەروە ئەم ڕژێمێکی ئێستا لە سووریا داهاتۆتە ئاراوە کە ڕژێمێکی نوێیە و لەلایەکە تریشە تۆ لایەک تریشەوە تۆ ئەمریکات هەیە لە سووریادا بەڵام ئەگەر تەماشا بکەیت کە ئەو ڕێککەوتنامەی واژەکرا لە دەی ئازاردا لە نێوان هەسەدە و بە هەروەها بەرپرسانی حکوومەتی نوێی دیمەشقدا دەبینیت ئەوە ڕێککەوتنێک بوو کە وڵاتەکان پشتیوانیان کرد وەکو ئەمریکا و تورکیا بۆیە دەتوانێت بڵین کوردان ڕوبەڕووی هەمان بارودۆخ دەبنەوە چونکە کوردان دەتوانانی بڵین لە هەندێک بارودۆخدا دۆستیان نییە و ڕەنگە بارودۆخەکە لە بەرژەوەندی ئەوان بێت بەڵام ئۆتۆنۆمی و هەروەها حکمی لا مرکزی دەتوانین بڵێن لە ئێستادا کەمێک دوورە بەدی بێت. زۆر باشە گەڕێمەوە لای بەڕێزت. بەڕێز وەها یەکێکی تر لە بابەتەکان کە مەبەستمە ڕوانگەی بەڕێزت وەکو شرۆڤەکانی دەوڵەتی لە ناوخۆی تورکیا و بزانین ئایا پاش گۆڕانکاری حکوومەت لە سووریا و هاتنە سەرکاری ئەحمەد شەرع ڕوانگەیەک هەیە وەکو چەند خاڵێکی هاوبەش لە نێوان تورکیا و سووریا بدۆزرێتەوە بۆی کە پاکێجی کورد لە هەردوو وڵاتەکە تا ڕادێک نزیک بێلێکەوە یان نا هێشتا هەر جیاوازی گەورەکە هەیە ڕۆژاوای کوردستان سیاسەتی خۆی هەیە باکووری کوردستان سیاسەتی خۆی هەیە و هەردوو ئاڕاستەکەش هەم پارتیکەکانی کوردستان و هەم حکومڕانی خودسەری لە سووریا لە ڕۆژاوای کوردستان هەمان سیاسەتی جیاوازی خۆیان پێڕەوەکەن هیچ جیاوازی گۆڕانکارێک هاتەوە بەسەر مامەڵەکردنیانە لەگەڵ تورکیا و سووریایە؟ یعنی نابەرە تورکیە و سووری دەژی پرسکرێکا کوردگەرێک پرسکرێکی مهمە بەری هەر تشتی گەرەکیە بێژن ئایرۆ حکوومەتە سووریە حکوومەتە سووریە دخوازە لە سووریەکی نه ئاوا بکە و بدی نهژی سووریەکی مرکزی ببن لێبەلێ کوردێ سووریە لەبرا نەرازی بوونا خۆ نیشان دەدەن ئەو دەبێن برا مافی کووردا دەستورە سووریە نه دەبێ ناسکردن لە عالی دنێژی لە هەرەما خۆ برا ڕێبەبەری بنێ دەستێوان دەبێن بیا کارە بڕەنگی ئۆتۆنۆمیشی ببێ کارە بڕەنگی فەدەراسیۆنێکی ببێ فقط بە ئەوەی چاوە چێ ببێ بیا ناف پرۆسەیەدە دەرکێمە هۆلی فقط وەک بەرێ یاژی وەک ئانکە حکوومەتە شارا دخوازە لەبرا چارەسەرێکی نامێنێ بیا هەم ئیلهام ئەحمەد بە زەلالی ئانی زمان هەم ژێ مازوون هەڵدی بە زەلالی ئانی زمان ئیرۆ ئانکە ناوبەرە هەسێدە و شامێدە دەهێ ئادارێدە پەیمانێکی هاتیە ئیمزاکردن بۆرا وی پەیمانێ حتا داویا وی سالێ ئەوێ هەردوو ئالی هەش هەب مەسەلە هەیە هەش هەب پسکرێکی سەروان هەش پسکرێکە ئەوی متابەقەتێکی ئینشا بکەن ئەس باوەرم هینکی مەسەلە نە مەسەلێ گرنگن لەبرا ئەوی متابەقەتێکی بێ ئاواکردن فقط مەسەلە هەری گرنگ مەسەلە ئارتێشەیە ئەوێ ئارتێشە سووریە نوش چاوە ئاوا ببێ و دبرا ئەوێ هەسێدە چاوە داخلەی ئارتێشە سووریە نە ببێ بیا پرسکرێکی مەزنە تورکیەژی بوی پرسکرێکی عەلەقەدارە تورکیەژی بەرێدە دبێ برا هەسێدە داخلێ ئارتێشە سووریە ببن لێبەرێ ئەوی داخل چاوە چێ ببێ ئەوی ئەنتەگراسیۆن بکیژان ڕەنگی بێچێکردن دەرحەقی ویادە هینا بەرە ئالیادە پەیمانێکی تونەیە لەبرا ئەس باوەڕ دەکەم تورکیە هەم ji بۆ پرسکرێکا نافخویی لە تورکیە هەم jî پرسکرێکا li Sûriyê çareser bike gerek Türkiye siyaseta xwe temamî biguherîne Heta îro Türkiye hesede wek tehdîtekî mezin dît û ser viya siyasetekî meşan lêbelê anka em dibînin van yeksana giştî hatî guherandin yani berê PKK wexta tekoşîna xwe berdewam dikir Türkiye karibû bi vî siyasetê bimeşi lêbelê anka wexta PKK vî çekê xwe danî çekê xwe şewetan gerek Türkiye siyasetekî nû ji xwe re înşa bikir gora min diya min gerek Türkiye bi peyderê
tekiliki hurt deyini. Yani PYD vek tehlikeki ne bine ya jî hesede vek tehlikeki ne bine veya vek derfeteki vek imkaneki bine serviya siyaseteki bine. Çünkü veya hem deste Türkiye hurt bike hem jî perskereka Türkiye jî bu perskereka Kürt çareser bike revşeki pozitif derxe holê yani îro Türkiye Serbiya gerek bifikirin. Heta îro em zanin navbera hesede û Türkiye tekilîkiye bû fakat vî tekilî ne tekilîkî direkt bû, ne tekilîkî rast bû. Vî tekilî ser gelek aktörê dinê dimeşiya. Mesela ser Amerika dimeşiya ya jî ser hêzê koalisyon dimeşiya. İro em zanin navbera Türkiye o HSD'de tekiliki direkt heyi, tekiliki rast heyi. Çünkü hem İlham Ahmet hem Mazlum Abdi veya Gotun hem de Türkiye rast peyvin hem Türkiye tekiliki direkt heyi. Fakat hem duhazın bir tekiliye koyun ki dine zeyde bikin. Hem duhazın pırskireki koy bir riya siyaseti çaresel bikin. Jibovi bir tekiliki gerek hortu. Ez devî konağı de var de fikirim Türkiye gerek van tekiliye koyun ki dine zeyde bikin. Yani çava Türkiye ve şarare sermaserunedeki بەڕێز وهاب حەزەکەم یەکشت بڵێم ئەگەر ڕێگەم پێ بدەیت هەندێک شرۆڤەی نێودەوڵەتی باس لەوە ئەکرێت کە سووریای نوێ لە ئێستاە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتی سعودیە بە بەهێزی هێشتوێتەوە یانی تەنان باز لەوە ئەکرێت کە سووریا ئێستا لەگەڵ سعودیە لەگەڵ عەربستانی سعودی پەیوەندیەکانی بەهێزترە لە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیایە ئایا ئەمە نەبووتە مای نیگەرانی تورکیا؟ Yani anke Suriye ki nühe avadı kız bu bir Suriye alikariya her devleti Çünkü boya opsiyarım kırd. Eğer barezet وتت که ئێستا تا ئێستش تورکیا هەسەدە بە هەڕەشە بەسەر خۆی زانێ. بۆ نمونە ئەگەر پەیوەندی نێوان سعودیە و سووریا نوێ بوویەوە یان بەهێز بوو تەنانەت گەشتە قۆناغێکە لە پەیوەندی نێوان تورکیا و سووریا بەهێزتر بوو. ئایا تورکیا نابێت جارێکی تر پێداچوونەوە بە پەیوەندیەکانی لەگەڵ هەسەدەیا بکات؟ Yani Ankara var ki ne yapayım ihtimali ki ne yapayım yani ilk Türkiye evi ez baverdik Türkiye evi bir hesedekteki pevendi yok ki dine kortmuş çünkü hesede aktörü de nav siyasete nav netevi de jite kabul kırın yani İro mesela hesede le Paris'i ve Şam'le sermasaki üründeki olura evkeki lura duhası peymaneki avabki Mazlum Abdi de vida yani ahoya Davide rola Suudici aynı zamanda yani Suudici levra gelek aktöreki mezine o emcizanı çünkü Suudi jibo inşa kırma Suriye nühde aktörü heri mezini. Yani hem mesela devlet ekibi Katar hem devlet ekibi Suudi bana jibo Suriye alikari bu acali alikari de aktör ki mezini. Fakat vakti onun emniyali Türkiye mezediken Türkiye şeydi fazla da peşeroja Suriye'de böyle aktör ki mezin. Nubra karı be listindeki avavke. Bu vi listindeki avavke onu bir kişi aktörü şerik beben. Ez benim Türkiye gerek biz hesedere şerikati dayını. Hesedere siyasetteki hefpar bu meşini. Hesede çünkü bu Türkiye tehlike kenili. Hesede bu Türkiye evkeki mezini, derfeteki mezini keki ez duhazı tişkili ne bileyim zaman. Mesela İro bu hesede çidigot reveberi Türkiye. 5 sal beri bu mesela aktörü Kürdistan ejidi gotun. 3 ağ ejidi gotun mesela Yekiti ya PDK bu Türkiye pıskereki mezine. Eğer le Irak'ı Kürdistan'daki serbuku ya Kürdistan'daki federal avabında Türkiye evciye zarar ekibi. Fakat medid bir süpersal şunde tişteki var tüneyi. Kürdistan reveberiya Kürdistan. Zor başa. Barız Vahab ئەگەڕێم وڵات زۆر باشە بەڕێز ئانوڕەزا باسی ئەوەت کرد کە گۆڕانکاری لە سووریا هەیە ڕوانگەی سووریا پێک هاتەی سووریا و فۆرمە جیاوازەکانی نەتەوە جیاوازەکانی ناو سووریا لە ماوەی ڕابردوودا گفتوگۆیەکی گەرموگوڕ لە نێوان هەسەدە و دیمەشقا هەیە بەڕێز مەزلوم عەبدی سەردانی دیمەشقی کرد لەگەڵ ئەحمەد شەرعیا ڕێکەوتنامەیەکی تا ڕادەیەک سەرەتایی هاتۆتە ئاراوە ئەوەی کە تا ئێستا زۆر باسەکرێت باسی ئامادەگی کورد لە سووریا وەکو ئامادەکاریێکی سەربازی ئەکرێت ینی سوپای هەسەد بێتە بەشێک لە سوپای سووریا
و هێزەکانی هەسەدە ببنە بەشێک لە ئەرتەشی سووریا. هیچ قسە و باسێک هەیە، هیچ تێگەشتێک هەیە بۆ بەشداری کورد لە ڕووی سیاسیەوە لە داهاتووی سووریایە؟ هیچ خوێندنەوەیەک هەیە بۆ ئەمە؟ هەروەکو باستان کرد و ئاماژەتان پێدا زۆر گرنگە کە ڕێکەوتنێکە پێ لە نێوان کوردانی سووریاوە بۆ دابینکردن و بینێنی دوا ڕۆژان لە ناو سووریادا. لە ڕووی سیاسیەوە تۆ شتێکت هەیە کە کوردانی سووریا بە پێکاتەیەکی ڕەسەنی ناو سووریا لە قەڵم دەدرێن و دادەندرێن و مافی سروشتی خۆیان هەیە کە نابێت جاکاری لە دژیان ئەنجام بدرێت. بەڵام تاکو ئێستا ئەتوانم بڵێم ئەوەی کە پەیوەندی هەبێت بە جیاکاریەوە دەتوانانی بڵێن کارێکە کە ڕەنگە لە ئارادا بێت بە تایبەتیەوەی کە پەیوەندی هەبێت بە شێوازی مامەڵەکردنی حکوومەتی سووریاوە بەرامبەر بە کوردانی سووریا. بەڵام تۆ ڕێکەوتنامەیەکە تێکە واژەکراوە کە ڕێگە دەدات کە بەوەی کە هێزی سەربازی کوردان تێکەڵ بە سوپای نوێی تورکیا سووریا بکرێت. ئەمە ڕێکەوتنێکی پراگماتیانەیە چونکە لە ڕێگای تێکەڵکردن و ئاوتەکردنەوە پێکاتە جیاوازانەوە تۆ دەتوانیت کۆمەڵێک کار بکرێ بە تایبەتی لە دەواازە سنووریەکان و هەروەها لە کەرتەکانی تردەکە. ئەمەش دەڕووی ئابری و ڕەنگە گەنگی خۆی هەبێت، بەڵام لە چەند بارچەیەکی تری سووریا تۆ بەرهەڵستی و بەگشاچوونەوە دەبینی بە تایبەتیەوەی کە پێوەندی بێت بە عەلەویەکان و دروزەکان و ئەمەش کارێکی زۆر سەخت و دژوارە بە حکوومەتی نوێی سووریا بۆ کوردان لە سووریادا زۆر گەرنگە کە شتێکیان پێ بدرێت بۆی کە بتوانن پشتی پێبەستێنە. بۆیە ئەو ڕێکەوتنە هەیە کە ڕێکەوتنێکە گرنگە و دەبێت بە هەند وەربگرێت. بەڵێ زۆر باشە. بەڕێز وهاب هەمان پرسیار ئەگەر خوێندنەوەی بەڕێزت بزانین بۆی پێشتر باس لەوە ئەکرا کە بۆ نمونە ئەرتەشی هەسەدا بڵێن هێزەکانی هەسەدا دەبنە بەشێک لە ئەرتەشی سووریا، بەڵام هیچ ڕوانگەیەکی ڕوون نییە بەرامبەر بە بەشداری سیاسی کورد لە داهاتووی سووریا لە سووریای نوێدا. یان via pirsgirêkî mezin e ji bo Sûriyê jî ji bo Hesedê jî pirsgirêkî mezin e. Anka Sûriyê dibe bira Hesedê xwe feshim kî ya jî xwe çekê xwe deyîne bira bi şahs were daxilê artêşa Sûriyê bibe lê belê Hesedê dibe em wek blokekî em wek nasnamekî em karin di artêşa Sûriyê de cî bigirin. Em karin ancak bi vî rengî entegre bibin artêşa Sûriye. Vîya ez bawer dikim daxwazekî maqûl e çünkü Birêz Elîza jî kalavî kir. Yani îro wexta em li Şamê mêzê dikin em li bira otorîtekî gelek mezin û hêzdar nabînin. Li Aleviya gelek tadekî mezin hat çêkirin, li Durziya gelek tadekî mezin hat çêkirin. Ji bo wî herkes ji bo evlêkariya xwe difikire em ê vî evlêkariya xwe çawa ava bikin ser wî siyasetekî dimeşînin. Îro eger Sûriye ez bawer dikim dixwazî yekîtiya xwe biparêze, Sûriye wek Sûriyekî merkezî nikare bimeşî. Gerek Sûriye sistemekî ser ademî merkeziyet bê ava kirin. Wî çaxê ez bawer dikim Kurd hem karin daxilê artêşa Sûriyê jî bibin hem de siyaseta Sûriyêde gelek rengekî mezin, gelek rolekî mezin bilîzin. Îro şara hükümet bine desteği değil fakat em zanin via hükümetekî ne daimî. Yani Livra hilbijartinekî çê nebûye, Livra desturekî hazır nebûye, Livra parlamentoyekî ji alî gel hatî hilbijartin tuneyê. Ji bo wî her alî di vî prosesê de di vî prosesa Sûriye nûh de dixwazin ewka xwe dixwazin hêzê xwe muhafaza bikin û ser vîya siyasetekî bimeşînin. Li vir pirsgirêk heye fakat ez bawer dikim her du alî yani hem Şam hem jî Kamışlo ji bo van pirsgirêkê çareser bibe ew ê
دریا دیپلماسی ده بمشینن چونکی لورا اگر دیسا پفشونه کی دست پیدا که هر دو آلیجی جیبی پفشونه اویگلک zarara ki mezun bibinici. Bu veya her du alici zanın. Ali dini ez baver dikim aktörü mezun. Bak mesela Fransa ve Amerika. Ev naxwazın anka navbera Şami ve Hesede peşindeki dest bibiki. Çünkü veya ve istikrari te manavi te mana be istikrari anka kesi veya Suriye naxwazın. Ji bo wî hem ji alî artêşê hem ji alî siyasetê ez bawer dikim ew van rekî navbera xwe de bibînin. بەڵێ بەڕێز وها باسی ئەکتەرەکانی ترت کرد باسی ئەکتەر دەوڵەتەکانت کرد و ڕۆڵیان لە سووریایە بە دیاریکراوی باست لە ئەمریکا کرد باست لە فەڕەنسا کرد بەڵام یەکێک لە ئەکتەرە سەرەکیەکان کە ئێستا تا ڕادێکی زۆر ئامادەگەیەکی زۆر کاراتر و فعالتری هەیە ئیسرائیلە پێت وایە ئەمە پەیوەندی نێوان تورکیا و ئیسرائیل کە پەیوەندێکی زۆر لە مێژینە هەیە هەم پەیوەندێکی اقتصادی هەیە پەیوەندێکی سیاسی هەیە پەیوەندێکی ڕامیاری هەیە و تازەترین پەیوەندەکانی نێوان سووریای نوێ و لەگەڵ ئیسرائیلە تا ڕادێکی زۆر لە پێشونان ئێمە گەداری ڕووداوەکانین کە کۆبوونەوە هەیە بە شێوازێکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە نێوان سووریا و ئیسرائیلە ئەم ڕۆڵی ئیسرائیل لە پێگەی کووردا لە هەردوو وڵاتەکە چۆن ئەبینن بەڕێستان Yani İsrail böyle her tişte لە ڕابردووە دەوترا ئیسرائیل پشتیوانی کوردەکانەکە بە شێوازە فراوانەکەی ئایا لە داهاتووشا هەر بەم شێوەیە لی بڕوانینیان خوێندنەوەی جیاواز هەڵەگرێت Yani İsrail beni her tişte dixwazı evlekariya xwe bigrebine teminatê bigrebine garantî siyaseta İsrail armanca wî herî mezin ew İsrail mesela naxwaze di başûrê Sûriyeyê de artêşa Sûriyê tikeve başûrê Sûriye eger wexta li vir tevgerekî çêbibe hemen li vir müdahale dike li alî dinê İsrail piştgirî lê dûrziya kir wexta li vir pevçûnekî çêbû çû İsrail çû li Sûriye li rêveberiya Sûriye lê xist li vir got hûn nikarin têkevin vî kadib. Leveli mesela vakta pişkireka Kurd be İsrail ben em pişkiri dedin em pişkiri bedin Kurda ya ji em dixwazin tekili ya xwe navbera Kurda çêbikin leveli libra Kurd ez bawer dikim baveriya wan bu İsrail jî tune yani ew zanin İsrail berî her tiştî dixwaze xwe biparêze dixwaze siyaseta xwe biparêze eger sibê dust bê li Kurda libra operasyonekî çêbibe İsrail piştgiriya li Kurda bikin li vir gelek kes di mejiyê wan de hêkî şüphe henin li vir şüphe henin ez bawer dikim ew kê Kurda yani rêveberiya Kurda aktörê Kurda nûnerê Kurda êlî Sûriye berî her tiştî dixwazin bi Sûriye re bimeşin yani vî pirsgirêkê wan heye îse vî pirsgirêkê xwe ser Sûriye bi riya Sûriye ava bikin fakat tekilî jî bi aktörê dinê datînin navbera Türkiye û İsrailê de jî anka li vir pirsgirêkekî mezin heye yani hem jî bu mesela Filistin mesela Gazze pirsgirêkî mezin heye hem jî di peşeroja Sûriye'de evekî jan aktör hêzdar bibe derheqê vêya de rekabetekî jî heye navbera Türkiye û Sûriye jî bo wî hem İsrail carna mesaj ji Kurda dişini hem jî Türkiye ji Kurda mesaj dişini yani dibe em li vê erdnîgariyê de bi hevdûre dijîn ji bo wî vî pirsgirêkê وقتی هون دخوازن چارەسەر بکەن gerek hûn bi me re bimeşin her du alî jî dixwaze Kurda bikişînin cem xwe lêberê ez li vir îhtimala Türkiye zêde dibînim çünkü hem SDG anka bi Türkiye re tekilîkî danî hem li Türkiye mesela Öcalan dixwaze vî pirsgirêkê bira bi Türkiye re çarəser bibe wî anka tesîra Türkiye hinkî dine zêdeyî em karin viya bêjin زۆر باشە بەڕێز جانگرا خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەکتەرە گەورەکانی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێزوەها باسی ڕۆڵی ئەمریکا ڕۆڵی فەڕەنسا و ڕۆڵی ئیسرائیلی کرد بە بڕوای بەڕێزت ئەمە وا ئەکات کە ئێمە لە ڕابردووە هەمیشە
وڵاتی ئەمریکا بە دیاریکراوی وڵاتی فەڕەنسا خوان بە پشتیوانی کورد لە ڕۆژهڵاتی ناوەڕازدانیوە و ئێستاش تا ڕادێکی زۆر ئیسرائیل کە دێتە ناو باسەکەەوە پێشتریش بەڕێزدا ئاماژەت پێکرد پێت وایە کە ڕۆڵی ئیسرائیل ڕۆڵێکە بێت تا ڕادێک هاوکارە بێت بۆی کە کورد بگات بە بەشێک لە مافەکانی خۆی لە ڕۆژاوای کوردستان لە ناو سووریا؟ پێش هەموو شتێک دەمەوێت یەک خاڵ ئاماژە بە خاڵێک بتەمەوەی کە پەیوەندی هەبێت بە ئەو ڕێکەوتنەی کە لە دەی ئازاردا واژۆکرا و باسی ئەوەشتان کرد کە چی ڕوویدا لە سوێدا سەبارەت بە ئەوەی کە ڕوویدا لە سویدا شتێکە بوو کە پەیوەندی بە ڕاگەیاندنەکانی حکوومەتی سووریا بوو کە دەیانوت ئێمە دەمانەوێت هەموو ناوچەکانی سووریا کۆنتترۆلکەین بۆ دابینکردن و پاراستنی سەخامگیری و ئاسایش لە ناوچەکەدا بەڵام وەڵامدانەوە و کاردانەوە دروستەکان بەرامبەر بەو ڕاگەاندنە بەو شێوە کە بینیمە چونکە تۆ لە هەمان کاتا تۆ چەکدارە دەوارنشینەکانی ناو سووریات بینی کەەوە چەکیان هەڵکرد و هاتن لەگەڵ هێزانەکانە بۆیە کە ئەو ناوچەیە داگیر بکەن بۆیە بینیمان مەلملانەیەکی گەورە ڕوویدا تۆ هێزەکانی حکوومەتی سووریات هەیە کە دەوێت لە ڕێگەی سەربازیەوە هەموو ناوچەکانی سووریا داگیر بکات و کۆنتترۆل بکات و داوایان لە چەکدارەکانی دروست کرد کە چەکەکانیان دابنێت بۆیە لە هەمان کاتیش ئەو داواکاریانە هەیە کە دەتوانانی بیان بینی کە دەبێت چەکەکانەدا بن و تێکەڵی حکوومەتی نوێی سووریا بن بەڵام تۆ لە هەمان کاتا چەکدارانی دەوارنشین دەبینی کەمانە ڕۆڵێکی گەورەیان دەگەڕن و چونکە ئەمانە دەتوانن ڕۆڵ بگەڕن لەگەڵ حکوومەتتا بۆ کۆنتۆکردنی ناوچەکانی سووریا سەبارە بم پرسیارەی ئێستات کە لە منێت کردەوەی کە پەیوەندی بێت بە ڕۆڵی کارکتەرە دەرەکیەکان و بۆ منە تۆ فەڕەنسا هەیە کە فەڕەنسایەکەت هەیە کە پشتیوانێکی زۆر لە کوردانی سووریا دەکات بەڵام ناتوانم بڵێم کە ئەوە هەمان ئەو پشتیوانی ئەمان ئەو هێزی پشتیوانی ئەمریکای هەیە کە ئەمریکا هەیەی بۆ کوردان لە عێراق بە تایبەتی ئەو چەترێک کە دەتوانێت دابینی بکات بۆ کوردان وەک چۆن دابینی کرد بۆ کوردان لە ئەمریکا لە عێراق ببورن سەبارەت بە ئیسرائیل ئێستا دەتوانێت بڵێن کارکتەرێکی نوێ کە ڕۆڵ دەگەڕێت لە نەو سووریادا هیچ گەرانتیەک نییە بۆ ئەوەی کە پەیوەندیەکان هیچ گەرانتیەک نییە کە وا بکات لە ڕێگەی ئەو پەیوەندیانەوەنە کوردەکان بتوانن مافی ئۆتۆنۆمی یا حکومڕانێکی ئۆتۆنۆمی بۆ خۆیان دابێن بکەن بە تایبەتی لە ناو سووریای نوێیدا هەر ئەمەش بوو وای کردووە ئەم ببورن ئەمە بۆ دروزەکان بوو ئەمە شار بوو وای کرد کە دروزەکان داوا لە ئیسرائیل بکەن یارمەتیان بدەبووی کە بتوانن جۆرێک لە ئۆتۆنۆمیە بەدەست بهێنن هەماشیش بۆ کوردەکان دەبێت چاوەڕێنی بزانین چۆن دەکرێت و کارە بکرێت بەڵام کورد ئەوەی کە لە دو چاوپێکەوتنیا بەڕێز مەسلومە عەبدی باسی کرد قسەی لەسەرەوە بوو کە ئەوان یەک ئاڵایانەوێت لە سووریایە و نایانەوێت سووریا پارچە پارچە بێت ئەمە وە ئەکات کە تێگەشتنمان بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان لە داهاتووی سووریای لە سووریای نوێیە بەو شێوەی نییە کە لە عێراقا هەمانەیە لە تەنانەت لە شوێنەکانی تریش هەمانە بۆیە وتم ڕۆڵی ئیسرائیل بەڕێز وهاب ئەگەر جەنابەت زیاتر هاوکاریمان بکەیت بۆ تێگەشتنەکەمان فراوانتر بێت لەمڕۆوە ڕۆڵی ئیسرائیل لە بەشداری سیاسی کورد لە سووریایە ئەو بابێکێکی بێت لە بابەتە گەرمەگوڕەکان و ئەگەر ئەبدەیتێکی تازەش لابێت دەربارەی ئەو کۆمیسیۆنی کە پەرلەمانی تورکیا دروستی کرد پاش پرۆسەی ئاشتی هەردووکمان بۆ ڕوونکەیتەوە زیاتر کە خوێندنەوەکەمان چۆن فراوانتر بکەین دەربارەی تێگەشتن لە نێوان سووریا و تورکیایە چون کاتی بەرنامەکەم زۆر زۆر ئەوە نییە ناچارم کە پرسیارەکان لێک بدەم ئەزان کە کاتە سووریێدە سیاسەتا کووردا پر ئاکتۆر هەنن بوان ڕێگشتی لە تێکیلیەوان هەنن بەری هەر تشتی تێکیلیاوان بە ئەمریکا هەنن بەری تێکیلیاوان تورکیە هەنن بێ ڕێوەبەریە شامێ هەنن ئیسرائیل ئەس باوەڕ دکەم ئەنکا پر ڕۆلێکی مەزن سیاسەتا کوردادە نالیزت
Yani Mazlum Abdi ji İlhan Ahmet jî dibên em bi her kesî re karin tekî deynin ya gelek tiştekî maxûlê ya gelek tiştekî normalê lê belê wexta hûn siyaset dimeşînin hûn bi kîjan alî giranî din ya mihîmî wexta em îro lê mêze dikin li vira Kurdê Sûriyê giranî didin ser Amerika, giranî didin ser Fransa, giranî didin ser Türkiye. İsrail anka di siyaseta Kurdê Suriye'de pir rolekî mezin nalîze. İsrail bir zêdetir ser dürziya de siyasetekî dimeşîne. Çünkü di sînora wan de yê olûra dixwaze wan dürziya binê baskê xwe de bigire û li vir evlêkariya xwe jî bigire binê garantiyê ser vî siyasetekî بەڵێ dimeşîne. Lê alîdinê tabii anka divî tabloyê de prosesa Türkiye ji bo aşîtî tê meşandin ew jî gelek mühim e. Çünkü hem Mazlum Abdi hem Öcalan aynı zaman ku van her du prosesa bi hevdû girêdayî. بەڵێ Ji bo wî hem aktörê Türkiye, aktörê Kurd êlî Türkiye û aktörê Kurd êlî Suriye her du jî Türkiye bi tekîliyê xwe dixwazin kedinê kurt bikî çünkü van her du pêvajoya jî bi hevdû girêdayî ye. Eger hûn yekî de bimeşin û gav bavêjin li alîdinê jî hûn karin mesafekî bigirin. Ji bo wî anka siyaseta herî mezin ser Türkiye tê meşandin. بەڵێ ئەو کۆمیسیۆنەی پەرلەمانی تورکیا کە دروستکرا ئەوە ئەگەر بەرە پێشچوونێک هەبێت ئەپدەیتێک هەبێت Via tabii via komisyonu ki gelek mühimi çünkü vakta bir proseye despekir hükümet beri her tişti got bu bir proseye tekevin meriyeti gerek PKK çeki hodeynin. PKK çeki hodayn dani devra merasimi ki çekir o PKK hu fesikir bir yara fesikir necida anka gerek gavcı Ali Türkiye bir bağıtana avetin vi komisyonu gava yekeminin vi komisyonu gelek mühimi bu çünkü vi proseye vakta demeşi gerek de mevzuata Türkiye'de de yasaya Türkiye'de goherandın ebe çekirin. Çünkü PKK çeki dani fakat van kesi çek dani evi herin kera. Evi pozisyon avana hukukili Türkiye çava bibe. Evi çava dahli civaka Türkiye bibin. Evi çava dahli jiyana siyaseti o hukuk bibin. Diya gerek mühimi. Jibovi gerekli Türkiye'de de kanuna infaz ede, de kanuna ceza ede, de kanuna dişi terör ede gerek goherandın ekiçe bibi gerek parlamento jiviya amedekari bike. Bir komisyon beni her tiştiği bu bir amedekari hat avakırın. Ankara'da Türkiye'de parlamentoya da İyi Parti, Diji İyi Parti partiye geçtik de bir komisyonu da ciddi girin. Viyajı gerek mühimi çünkü manavya ev ki geçtik parti hemu parti vi mesele heri green diminin jibo vi mesele çareser bibin duhazın rol ekibirin o vana Türkiye geçtik temsildikin yani netene kurda Türkiye geçtik temsildikin jibo bir komisyon gerek mühime evi düme nifmiş oldu evi peşniyar ki amede bike servici evi pevajı bu meşin. Bale zor spas. بەڕێز جانگرا جەنابیش تو بەڕێز وها بیش باستان لە ڕۆڵی ئیسرائیل کرد لە سووریایە پێت وایە ئیسرائیل بتوانێت یان با بڵین کورد بتوانێت ئەو پشتیوانی ئیسرائیل بەدەستبێنێ کە دروزەکان توانیان بەدەستی بهێنن یان پشتیوانی ئیسرائیل بۆ دروزەکان جیاوازە و بەهێزترە و فۆرمێکی نوێی فۆرمێکی جیاوازتری هەیە ئایا کورد ئەتوانێت ئەو پشتیوانیە بەدەست بهێنێت بۆ داهاتووی سووریا و بەشداری لە سووریا نوێدا؟ Israel has been very supportive of the Kurdish question in the region. If you look at اگر بێت تەماشای پرسی کورد یاخۆمێژەی کورد بکەێنێت لە هەفتاکان و تا ئیسرائیل هەبوو بە ڕۆڵی هەبوو پشتیوانی کردووە لە خواست و ئاواتی کوردان لە ناوچەکەدا بەڵام Israel's
intervention یاخود دەستێوەردانی ئیسرائیلی لە ناو سووریێ بۆ ئەوە بوو کە بتوانێت هاوسەنگی دروست بکاتە لە پاش ئەو ئامادەیەگی و کاریگەریە گەورەی حزب الله و ئێران کە هەیە لە ناو سووریادا چونکە ئیسرائیل لە ئێستادا خۆی دان بەوەدا نەمێتە بەڵام هەندێک پەرسەندن لەم دوایانەدا ڕوویدا کە وای کرد کە ئیسرائیل بەو شێوەیە بێتە ناو سووریا و لەبەر ئەوە زۆر پەرسەندنی زۆر سەرڕایکێش لە ناو سووریادا ڕوودەدا هەندێشتی کەشێک کە پەیوەندی هەیە بۆ پەرسەندانەی کە لە ئاراتنا لە نێوان کورد و ئیسرائیلدا بەڵام لە ڕاستیدا نازانم تا چەندێک دەکرێت ئەو پەرسەندانە ببنە هۆی ئەوەی پشتیوانی ئیسرائیلی بەدەست بهێنن لە دو ڕۆژێکی نزیکدا. زۆر زۆر سپاس بەڕێز جانگرا لە نیدولی لەگەڵمان بووی و بەڕێز بۆ هاب لە شاری ئامەد بینرانی بەڕێز لەگەڵ هاوڕێیانم لەگەڵ میوانە بەڕێزەکان گفتوگۆمان لەسەر دۆخی کورد لە پەیوەندی نێوان تورکیا و سووریای نوێدا کرد. زۆر سپاس کە بینەرمان بوون ئێوارەیەکی خۆش.